لا پرۆگرامی پێش و هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی لوبنانی فەڕەنسی ڕوبەڕووی یەکتر بوونەوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی لە پێشبڕکەی یەکەمی لەگەڵ زانکۆی سلێمانی توانی بە جیاوازی خاڵێکی زۆر سەرکەوێت. زانکۆی سلێمانی 75 خاڵیان بەدەستهێناوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی 135 خاڵ. بە هەمان گڕوتینەوە هەوڵیدا لە ڕکابەرایەتەکەی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر خاڵی زۆر بەدەست بهێنێت. وەکو دەست پێ دەگری ئەها نیمچە پەڕۆشتەکە دەست پێ دەگری ئەها دەڕێ. لە ڕوبەڕبوونەوەی یەکەم پۆلیتەکنیکی هەولێر توانی تەنها 85 خاڵ بەدەست بهێنێت بەرامبەر 40 خاڵی زانکۆی ڕاپەڕی. کۆی خاڵەکانیان زانکۆی ڕاپەڕی 40 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ. بەڵام بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ڕکابەرێکی ئاسان نەبوو، بۆیە ڕوبەڕووی پێشبڕکەیەکی سەخت بووە و لە کۆتاییدا خاڵەکانی هەردوو زانکۆی یەکسان بوو. زانکۆی لوبنانی فەڕەنسی 85 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ. ئەمە ژوای کرد لە پرسیاری یەکلاکەرەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆتا 5 خاڵ بەدەست بهێنێت و سەرکەوێت بۆ قۆناغی داهاتوو. ئێرە بووە دواوێزگا بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی و لە شەمەندەفەری پێشبڕکێکە دابەزی. یەک پرسیار چارەنووسی زانکۆکەتان دیاری دەکات دەستنە مەرحەلەی داهاتوو یان ماڵاوایمان لێ دەکات. شۆڕشی ئۆکتۆبەر لە چ وڵاتێک بەرپا بوو؟ رووسیا. وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 90 خاڵی بەدەست هێنا بەرامبەر 85 خاڵ دەچنە قۆناغی داهاتوو. پیرۆزبایتان لێ یەکەم. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. وەک زانکۆی هەولێری پزیشکی ئامادەکاریەکی باشمان کردووە لەگەڵ قوتابیەکان و هیوادارین وەکو جاری پێش و سەرکەوتوو بین لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ. زۆر خۆشحاڵین کە ئەم جارەش هاتینەوە. هیوادارم ئەستێرەکانی زانکۆی ئەمریکی ئەم جارە زیاتر بدرەوشێنەوە و خولێکی تریش بەرینەوە. ئەمجار بە شوێکی تازە خۆمان ئامادە کردووە و زانیاری زیاترمان کۆ کردوتەوانێ و بەتماشی سەرکەین. سەرکەوتنی جاری پێشوهانی دایم بەوەی بەوەیەکی بەرزتر بینەوە ئینشاڵڵا ئەم جارەش سەرکەوتوو دەبین. تیمەکەمان بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کردووە و هەر لە یەکەم چرکێ بەشداریکردمان لە پرۆگرامە بۆ سەرکەوتن خۆمان ئامادە کردووە و ئینشاڵڵا هەر سەریش دەکەین. هەست دەکەم تیمەکەمان توانایەکی زۆر باشی هەیە و ئینشاڵڵا ئەم جارەشیان وەکو جاری پێشووی بینەوە. بە هەمان شێوەیە جاری پێشوو خۆمان زۆر باش ئامادە کردەوە زانیاریێکی زۆر باشمان کۆ کردەوە هەر بۆ سەرکەوتنی شاتین. ئەمڕۆ زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە بەرامبەر زانکۆی ئەمریکی سلێمانی هیوادارین سەرکەوتوو بین. زۆر باش خۆمان ئامادە کردو و لەبەرەی جاری پێشوو سەرکەوتوو بین زیاتی پێداگرین لەسەر سەرکەوتن. ئێمە قوتابیانی کۆلۆژی پزیشکی زۆر باش خۆمان ئامادە کردووە زانیاری باشمان کۆ کردوتەوە هیوادارم ئەمڕۆ بە براوەی بڕۆینە دەرەوە. ئەوە لە قۆناغی دوێن بەرنامەکەینە بەڕاستی زۆر باش خۆمان حازر کردیە سێوەکی زۆرمان کردیە ئینشاڵڵا ڕۆینە.
دوایەوەی جاری پێشوو بردمانەوە دووبارە لەو بەرنامەیەش ئەستێرەکانی زانکۆ بەشدارین ئەمجارە باش خۆمان ئامادە کردو بەو هیوایە هاتوین کە بیبین. بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان ئەمڕۆ لە بەرنامەیەکی نوێ لە قۆناغی نیوەی پێشکۆتایی دوو زانکۆ بەشدارن لە گروپی ئەی ئەوانی زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی ئارا ئیبراهیم تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانیک ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا داهێنانێکی تایبەت بەخۆی هەبێت. ئاویار کرێکار تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان ئارەزووی ئەوەیە لە دادوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی هەبێت. بەرزی هەڵگورد تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. باوان ئاوات تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی دووەمی بەشی ئایتی ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە سۆفتوەر دیڤیلۆپەر. هەروەها زانکۆی هەولێری پزیشکی. محەممەد یاسین تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری مێشک و دەمان. سوبحانی ئەیوب تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار. هێلین فەرهاد تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی کیمیایی ژیانی کلینیکی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە بازرگان لە بواری پزیشکی. گەیلان چواس تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی دووەمی بەشی مایکرۆبایۆلۆژی پزیشکی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. خۆشەویستان گەڕاینەوە وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێکی خێرا دەست پێ دەکا هەر زانکۆیەک وەڵامەکەی زانی زوو دەستی ناوە بۆ تۆن مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ گەر نەزانێ ئۆتۆماتیکی دەچێتە تیمی بەرامبەر. ئێستا هەردوو زانکۆ ئامادەن بۆ پرسیارەکە. پرسیارەکە دەڵێ ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان چەند ئەندامی هەمیشەیی هەیە؟ هەولێری پزیشکی هەربەت بینات ئەوان نینە 196 چەند یەکسەر بیڵێ 196 هەڵەیە وەڵامە ڕاستەکە 5 ئەندامی هەمیشەی هەیە 5 وڵات. بەو شێوەیە دەچینە زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. چی کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا. ئەی یاخود بی؟ ئەی. کام لەم بژاردانە بۆ ناونانی فۆڵدەر لە ویندۆزدا نابێت؟ ئەی کان بی کۆن سی ماک دی میک سی شرکەتانەیە. Maybe con. Can and con. Maybe con. I think it's can. I'm pretty sure. I don't know. I say B. I'm not sure. You say B? I'm between B and C. I'm between can. You choose. I have no idea about this. I say go B. with con. Let's go with con. والله ما كبيه. B. Con. Con. هەمیشە ئاوا بیڵێن تەنها مەڵێن ئەی یاخود بی بیخوێنەوە. باشە باوان بۆچی کۆنتان هەڵبژارد؟ مەسەلەکە لەبێنین دوانە لە نێوان چی و چیە؟ لە نێوان بی و سیە. بی و سی. بی و سی. کۆن میک. ئێ بۆ مان شەرحکە بزانین تۆزێ ئەمە چۆن. زانێکم لەسەریان نییە. باشە بۆ میک نەبێ. ئەوەیان نەزانم ئەتوانی بیکەی پێشتر خۆم کردم. خۆت کردوتە.
باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێنن؟ فیزیا. فیزیا. ئەی. لە فیزیا ئەی. ئەگەر دووری نێوان زەوی و مانگ نیوە بکرێت، هێزی گەشتکردنی نێوانیان چەند ئەوەندە دەبێت؟ ئەی 1/4 B نیوە C 2 ئەوەندە D 4 ئەوەندە سی چرکەتانێ دەتوانێت لەگەڵ دووری دەتوانێت دووجای دووریە جانەکانی ئەوەندە بێت بە 4 ئەوەندە کە خۆی نیوەیە نیوە 1/2 کە باشە وەڵامی ڕاست 4 ئەوەندە دی 4 ئەوەندە باشە سوبحانی بۆ 4 ئەوەندەیە بۆ ماشەرەکە خۆیەوە هاوکەشێکی نیوتن هەیە هێزی کەشکردن یەکسانە بە نەگۆڕی گراڤیتی جارانی بارستەی تەنی یەکەم جارانی بارستەی تەنی دوم لەسەر ئەو دوورە نێوانیان دووجا لەبەرەوەی دوورەکە نێوانیان دووجایە کە دوورەکە کە نیو ئەوەندە هێزەکە بێتە 4 ئەوەندە 4 ئەوەندە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی ئەمریکی چی کاتەگۆریەک هەڵەبژێت فیزیا فیزیا تەنها بی ماوە کەواتە بی سەرچاوەی هەموو جۆرە شەپۆلێک کام لە مانەی خوارەوەیە ئەی وزە B هێز C لەرینەوە D پەستان سی چرکەتان هەیە لەرینەوە ڤایبرێشن شەپۆلیشە لە ڤایبرێشن درۆسە وزە هیم ئەنەرژی سی لەرینەوە سی لەرینەوە ئارا بۆچی لەرینەوە سەرچاوەی هەموو جۆرە شەپۆلێک چکە شەپۆلە ئەیتر وەیف دروست دەکات لەرینەوە هەرەونگە هەرەونگە بەرزی تۆ ئەڵێ چی لەرینەوە بێنە بەر چای خۆشتێک ئەی جوڵێنیت ڤایبرێشنێک دروست دەکەی شەپۆل دروست دەکات بۆ ئاسانی ها باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و دەخالیترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چی کاتەگۆریەک هەڵەبژێرن لۆژیک لۆژیک ئەی لۆژیک ئەی ئەو پیتەی دوای ئەم زنجیرەیە دێت کامەیە J F M A M J A J B A C M D K سی چرکەتانەیە January, March, April, May, June, July. NJ
فیکس کەم AJ AJ سوبحانی بۆچی جێدان هەڵبژارد من هەڵم بژار چکە گەیلان تۆ هەڵبژارد بەڵێ چکە JFMA ئەوانە هەمووی سلەیەکیان بێکەوە هەیەویشیان ڕۆژە یان مانە یان ساڵە ترەویش پەیوەندی بەمانەوە هەبوو جانیوەری فێبریۆری مارچ ئەپریل مەی جوون جوڵای بۆیە جێ ئێوە ئەڵێن جێ جوولایە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی چه کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا. B. کام لەم پرۆتۆکۆلانەی خوارەوە بەکاردێت بۆ ناردنی ئیمەیل؟ A. HTTP B. POP3 C. SMTP D. SSH چی چرکەتانەیە؟ وەڵامەکە بیە. باوان وەڵامەکە بیە؟ بەڵێ POP3 زۆر دڵنیا بووی. پێش خوێندن. ئایتیە لەبەرووی کە ئایتیە؟ سیقی پێکەنەوەش. ئەوانی تر چین؟ زانیاری میە سەر پرۆتۆکۆڵانە بەسە پرۆتۆکۆڵە ناسمەوە. یعنی خوا ڕەحمیکە لەوە ناسیەوە. ئۆکەی کەواتە B POP3 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی وەڵامەکەتان هەڵە بوو. وەڵامی ڕاست SMTP POP3 بۆ ناردنی ئیمەیلە نەک بۆ دابەزاندن. بۆ دابەزاندنە نەک بۆ ناردن. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ لۆژیک B. لۆژیک B. لۆژیک تەنها بیمەوە کەواتە بی. ئەگەر ڕۆژی دوای ڕۆژی پێش دوێنێ چوارشەممە بوو بێت ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ A. هەینی B. سێشەممە C. چوارشەممە D. پێنجشەممە سی چرکەتانەیە؟ ڕۆژی دوای پێش ینی دوێنێ چاشەمە بووی ئەو پێنج ڕۆژی دوێنێ دە چرکەتان ماوە؟ زوو وەڵامێکمان بەنێ؟ پێنجشەممە D. پێنجشەممە بەڕێنە چوارشەممەیە. محەممەد لەگەڵ سوبحانی کێشەیەکتان هەبوو ئەو ئەڵێ پێنجشەممە و تۆڵەی چوارشەممە؟ سوبحانی بۆچی پێنجشەممە؟ وەڵام من لە پێنجشەممە تقریبا دڵنیا ڕۆژی دوای ڕۆژی پێش دوێنێ دەکاتە دوێنێ ئەگەڵ ڕۆژ چوارشەممە بێ ڕۆ پێنجشەممە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە.
زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بە دەزێن ناوخۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کیمیا. ئەی یاخود بی ئەی. کامێک لەم یەکانە بۆ پێوانی خستی گیراوە واتە ژمارەی مۆڵ لە 1 کیلۆگرامدا بەکاردێت؟ ئەی مولاریتی، بی مولالیتی، سی فۆرمالیتی، دی نۆرمالیتی. سی چرکەتانەیە؟ 70%. Yeah, من just This is over volume. over volume. Aman mass. Yeah, I know. Totally. It's definitely one of those. You sure? Should we trust you again? Kaka, I know it's one of those. Go for B. Yeah. B molality. B molality. ئاویەر چۆن مۆلالیتی دەڵبژار بۆ ماشەڕەکەن؟ وەڵا شتێکم بیرە لە پۆلی شەشەوەتەوە. یانێوی زانکۆ نییە؟ نا پێشترە. بەڵێ. ئەوانی تر چین؟ مۆلاریتی، نۆرمالیتی چینەوە؟ بە پێی ئەوە لێکمانایەوە وابزان مۆلاریتی یعنی زیاتر علاقی بە ڤۆلیومەوە هەیە، بەڵام مۆلالیتی علاقی بە ماسەوەیە کە کێشەکە لێشە وتوتە 1 کیلۆگرام کەواتەمان لاسیەوە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێن ناوخۆی خاڵەکانتان 30 خاڵ. پزیشکی کیمیا ئۆکێ کیمیا بەس بیماوە کەواتە کیمیا بی. دۆخی تەهجینی هایبرایدزیشن کاربۆنی یەکەم و کاربۆنی دووەم لەم مادەیەدا NH2 CHCO دیاری بکە. ئەی کاربۆنی یەکەم SP2 کاربۆنی دووەم SP. B کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP2. C کاربۆنی یەکەم SP2 کاربۆنی دووەم SP2. D کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP. پێکەم هەر چار هایدرۆژین لەگەڵ ئەوکانی شێر کردم. هەردووکیان سوبحانی بەڵام کاربۆنی دووەم دوو دەبڵبۆندا. دەبڵبۆن لەچێ SP2 فێکی دەزانیت؟ ئەو چ مادەیەکە؟ من ناتوانم هیچ بڵێم نازانم. دا چرکەتان ماوە؟ I think SP1 SP2. زوو وەڵامێکم منێ؟ وەڵام؟ B No, C. D. B کاتان تەواو بوو. B کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP2تان هەڵبژارد. ئێستا بۆ ئەڵێن کامیان تەواو ئێستا بەڕێیەوە؟ خۆ بەمێن لە بینی B و D تۆزێک تۆزێک دوو دڵم لە بینی B و D. لە نێوان B و D کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP. هایبرایدزیشن نازان چییە؟ بەدەزانین بەس کاربۆن یەکەم کاربۆن دوم کامەیە ئەوە تۆزێک مشکلێ تۆزێک کێشەیە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. وەڵامی ڕاست ئەی کاربۆنی یەکەم SP2 کاربۆنی دووەم SP زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی چی هەڵەبژێر؟ بایۆلۆژی. ئەی بایۆلۆژی ئەی
بە گوێرەی مۆدێلی واتسن و کریک سەبارەت بە DNA کام جوود لە نیوکلوتایدەکان بە بۆندی هایدرۆجینی سیانی پێکەوە بەستراون؟ A AT B AC C GT D GC سی چرکەدانێ بۆس ئەمە DNA بەس ئەمە کامیان نیوکلۆتایدە کامیان نیوکلۆتایدن کامیان هایدرۆجینی بێکەوە بەستراون سەیکە AT وابزانم تۆ سەیکە ئەمە بەس لە DNA هەیە ئەمە لە RNA-شا هەیە ئەمە یعنی لە RNA و DNA-شا بەس ئەمە باسی بۆندی هایدرۆجینیەکە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام AT ئاو یەر زۆر دڵنیان نەبوون مشتومڕێکی زۆرتان بوو نەوەڵا زۆر بەتەواتی دڵنیان نەبووی بەس بزانین ئەم هەستەکەی نەمێ زیاد هەستەکەن باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان هەڵەیە GC وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چی هەڵدەبژێرن؟ هونەر ئەی و بی هەیە؟ ئەی لە هونەری میوزیکدا زاراوەی تریۆلێ بە چ واتایەک دێت؟ ئەی دابشکردنی دوو نۆتە بە سێ نۆتەی وەکو یەک B دابشکردنی سێ نۆتە بە دوو نۆتەی وەکو یەک C دابشکردنی دوو نۆتە بە شەش نۆتەی وەکو یەک D هیچ کامیان سی چرکەتانەیە دوو بەس تریۆڵە ینی بەخۆی بوشتە دائیمەن دەتانی سێ قڵ بەجوان دەدا بەش ناتانی دوو قڵ پریۆڵە ینی سێدانی دائیمەن نۆتەکان دوو قڵ پێکەون دائیمەن نۆتەکان لەسەر دوو دادەنی دەستێکەتان ماوە سێدانە بی لەسەر دووی بوشتە سێ وەڵام ئەمش لەگەڵ بی ئەی وەڵام ئەی دابشکردنی دوو نۆتە بە سێ نۆتەی وەکو یەک سوبحانی کێشەیەکتان هەبوو لە نێوان گەیلانی سوبحان ڕای جیاوازتان هەبوو ئەمە هەردووکمان هەرەمان زانی سیانە بەس سێ نۆتە بەسەر دوو نۆتەیا بوو ئەوە تۆزەکە لەسەرەوە سوبحانی تۆڵێکی بەڵام من تریۆلە زیاتر پێسی دوایەوە کە دابش کرد سێدانەبی نەک پێشەوەی کە دابشی پێ بەلێ حەز دەکەم ینی سێیەکێ وەکو ریزەڵت سێ نەک وەکو سەرەتا باشە تریۆلی ینی سێ لە سێوە دێیت تریۆ ترایۆ نازەم بە هەموو تریۆلی سێیە بەڵام بزانی دابشکردنی دوو نۆتە بە سێ نۆتەی وەکو یەک وەڵامێکی ڕاستە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی چی هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەی و بی هەیە؟ ئەی گەردێ هەبوویە مە ئیتیفاقك فكرة بكرة ما انقيادك روم وعرب وعجم تمامي هميان جمرة ذكر غلامي هون راوي كام شاعري كلاسيكي كردة أي ملاية جزيري بي أحمد خاني سي فقيه تيران دي علي حريري سي شركتانه
Busta, this is not. ئەحمەدی خانی نییە چکە مەلای سیری نییە؟ Maybe Malay Syria. خەمانی کەش بادینی 20 seconds, very good. I feel like it's Malay Syria. Actually- I'm not confident. خۆتە زەنگ Should we go for You that? guys wanna vote? I think it's D. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم Go for بنێ A, I'm not sure. A. A. Malay Jaziri. ئەی مەلایە جزیری ئێستا ئەم هۆنراوەیە لەو سەردەمەوە نووسراوە بۆ ئەم سەردەمەی ئێمەش هەر ئەبێت گەر کورد ئەوها بکات هیچ کێشێکمان نامێنێ بەڵام ئەوە بزانین لە سەردەمێکان نووسراوە و کێن و سیوێتی ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا I هەڵێ feel like it's wrong. بەداخۆ وەڵامەکەتان هەڵە بوو ئەحمەدی خانێ وەڵامی ڕاستە ئەحمەدی خانی زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چی هەڵەبژێرن جوگرافیا ئەی ئەی وڵاتی کوردستانی گەورە لە باکوورەوە لەگەڵ کام لە وڵاتانە هاوسنوورە ئەی ئازەربایجان بی ئەرمێنیا سی تورکیا دی هەرچێکیان سی چرکەتانەیە دڵنیاین هەرسێکیان دڵنیان هەرسێکیان چۆن وات دڵنیا بوون وڵا خەریتەکەم لە پێشتەوە لە پێش چاو سوبحانی خەریتەکەی لە پێش چاوەیە ئەمە هەمومانە بێ و خەریتێمان لە بەرچاو بێ لە خەریتە وڵات ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن بیرکاری بیرکاری بی بی کورتکراوەی ئەم بڕە ڕەگی سێ کۆ ڕەگی دوو لەسەر ڕەگی شەش کۆسێ دەکاتە کام لەمانەی خوارەوە ئەی ڕەگی دوو لەسەر دوو بی ڕەگی سێ لەسەر سێ سی ڕەگی دوو کەم یەک دی ڕەگی سێ کەم یەک سی چرکەتانەیە ئەو شەش و سێ هەردووکیان بێک کۆ لە ژێر ڕێگەکانیان چی؟ ڕەگی سێ لەسەر سێ کاتیشتان خەریکە کەمە بێتەوە تا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ زوو بی یەک سانیە ما بوو بەڵام دەتان نینێ بی ڕەگی سێ لەسەر سێ باشە بۆچی ڕەگی سێ لەسەر سێ وەڵامێکی ڕاستە بەلای ئێوە هەستەکەم ڕێگەی دووەکە لەگەڵ ڕێگەی شەشەکە کورتە بێتەوەی تر ئامێنێتەوە باشە ئەزانم بەس دوای دابەشێکیت ڕێگەی شەشێکتان ڕێگەی دوزان ڕێگەی سێ باشە ئارە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ
زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵەبژێت؟ جوگرافیا. جوگرافیا. بی. لە جوگرافیا چی ماوە؟ بیمە. بی. جوگرافیا بی. دەریای کاریبی دەکەوێتە سەر چ زەریایەک؟ ئەی زەریای هێمن، بی زەریای ئەتڵەس، سی زەریای هندی، دی بەستەڵەکی باکوور. سی چرکەتان هەیە؟ أطلس باتمان تأكيد تأكيد أتلانتيك أوشن مش بي تأكيد أطلس بي بی زەریای ئەتڵەسی. بی زەریای ئەتڵەسی. باشە چەند زەریا هەیە لەسەر گۆی زەوی؟ پاسیفیکمان هەیە، ئەتلانتیکمان زۆر هەیە، ئیندیانمان هەیە. ئەو چوارەمان هەیە؟ سی گەورەمان هەیە، سی گەورە. پاسیفیک، ئەتلانتیک لەگەڵ ئیندیان. آخر پاسیفیک دەبێتە باکوور و باشوور. ئەتڵەسیش دەبێتە باکوور و باشوور. یعنی پێنج جارەمان هەیە. سی گەورە یا پێنجەکەرەوەکاندا باش. دەریای کاریبی دەکەوێتە سەر زەریای ئەتڵەسی. کاریبی لەکوێیە؟ کاریبی لە مەکسیک لە ئەو گەڵفەی مەکسیکە. ئەمریکای باشوور. منطقەی بەرمودا ئەوانە. مەکسیک و پاناما و کۆستاریکا. ئەی چۆن ئەو زانیاری ئازاننیەوە؟ وەڵا فیلمی پایرەتس ئۆف دە کاریبیان دیتین. چاو لێ فیلمێکی سوپادەی هەیە. باشە بزانین زەریای ئەتڵەسی وەڵامێکی ڕاستە؟ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن؟ مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کەی خسرە و پاشای میدیەکان لە ساڵی 614 پێش زاین کام شاری لە دەستی ئاشوریەکان ڕزگار کرد؟ ئەی هەولێر، بی نەینەوە، سی خەنەس، دی کەرکووک. سی چرکەتان هەیە؟ هەمیشە لەم دوانە یان نینەوە یا هەولێر. خەنەس برانەوە. لە دەستی ئاشوریەکانەوە بزانخوان لەو مانتیقەیە بوو. کاتە بینینەوە. بینینەوە. کەی خسرەوە ناسن لای ڕەقیب باس کراوە ئێمەنەوەی کەی خسرەوی. باشە بۆچی نینەوەتان هەڵبژارد؟ چکە ئاشوریەکان لە مانتیقەی نینەوە بوون زیاتر وابزانم ئەگە هەڵە نەبووم لەو ناوچەیە بوون. نینەوە. باشە نینەوە جاران وەک ئێستا بۆ یاخود گەورەتر بووە؟ نەوزەم بەشێکی زۆری عێراق نینەوە بۆ هەر وابزانم. ئێ زانیاریتان چۆنە؟ خوێندووتانەتەوە؟ تقریبا ناڵم هەر بەپی ئەوە هەڵمامژار کە ئاشوریەکان هەسەگین لەو ناوچەیە بوون وەختی خۆی بۆیە. ئەی خەنەس ئەزان لەکوێیە؟ منیش نەمویست. ئەویش هەر لە نزیک نینەوەیە. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە؟ کەرکووک وەڵامە ڕاستەکەیە. بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چی هەڵەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. بی. بی کەواتە ئەدەبیات بی.
یەکەمین ڕۆمانی کوردی ناوی چییە و لە نووسینی کێیە؟ ئەی پێشمەرگە ئیبراهیم ئەحمەد، بی زەمبیل فرۆش عەزیز ساموور، سی شوانێ کورمانجا عەرەبێ شەمۆ، دی شەرەفنامە شەرەفخانی بەدلیسی. سی چرکەتانەیە؟ عربی شەمۆ بیستەکان بوو. عربی شەمۆ کەی ژیاوە بیست و سێکان نەبوو زووتر بوو. پێشمەرگە یەکەمی پێشمەرگە بۆ دوای دروست بووە. زەمبیل فرۆش ناکەم. شکم لە پێشمەرگەش هەیە پێشمەرگە پێشمەرگە بە دوای دروست بووە. دا چرکەتان ماوە؟ باشە سی شوانێ کورمانجا عەرەبێ شەمۆ. زەمبیل فرۆش منیش نایە. شەرەفنامە شەرەفنامە ڕۆمان نەبوو. پێشمەرگەش کورد کە جەنگی کرد یەکەم شت بە ناوی پێشمەرگە جەنگی نەکردیە فەیەکەم ڕۆمان ناوی بە ناوی پێشمەرگە. ڕۆمان هەیە ئیبراهیم ئەحمەد بە ناوی پێشمەرگە و لە زووەکانە بەڵام وەبزانام یەکەم نییە. پەنجاکان و ئەوانە نووسراوە. یعنی ئێوە بە بڕای ئێوە پێشمەرگەی ئیبراهیم ئەحمەد شتی ڕۆمانی تر نووسراوە؟ بەڵێ ئەوانەی لە رووسیا بوون لە سۆڤێت بوون. لە سۆڤێت بوون. ئەی زەمبیل فرۆش عەزیز ساموور نووسینی زۆر لەسەر هەیە بەس نەمزانی ڕۆمانی لەسەر هەوێت دیاتر بە شایە هاتیە بەس وەک شێعر هاتیە. بەڵێ زەمبیل فرۆش ڕۆمانی لەسەرە ئەویش نووسراوە وەک ڕۆمان. نەمبینیەوە. شەرەفنامە دەڵێن شەرەفنامە ئەوە ڕۆمان نییە. خەدەی شانزەی نووسراوە بەڵام ڕۆمان نییە. باشە ئێستا شوانێ کورمانجا ئی عەرەبێ شەمۆ بزانین وەڵامێکی ڕاستە. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و ئەزانن کۆی خاڵەکانتان چەنە؟ 7 خاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریێک هەڵبژێرە؟ بایۆلۆژی. بی ڤایرۆسەکان بە گوێرەی کام لەمانە پۆڵێن دەکرێن؟ ئەی جۆری ترشی ناوکی، بی نیشانەکانی نەخۆشی، سی جۆری خانەخۆیی، دی بڵاوبوونەوە. سی چرکەتانەیە؟ بەپێکی پۆلێنەکرێت بەفکری زۆرەکانیان هەسەکەم سیەمە. No, that's their target. They go inside the خانەخۆیەکان. دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ. وەڵام ئەی جۆری ترشی ناوکی. نەخۆشیەکان زۆرمان. بۆچی ئەوەتان هەڵبژار ترشی ناو جۆری ترشی ناوکی؟ نازان هەستەکەینەوە ڕاستە. بە هەست. باشە یعنی ئەگەر چۆن دکتۆرێک ڤایرۆسەکە ئەناسێتەوە یعنی هەستەکەم بەپێی ئەوە کاتێ نەخۆش بووی چۆن هەستەکەین بەپێی ئەوە هەڵمامژات کە جۆری خانەخۆییەکان وابزانام ئەو خانانن کە ڤایرۆسەکان چۆن بڵێ کاریگەریە بێ لە سەریان بەڵام دوانەکەی کەش ئەوە هیچ ئەسماکە و دوانەتیانە بەرەوتمان یەکەمە ئەی جۆری ترشی ناوکی و لە نێوان جۆری خانەخۆیی تۆزێ یعنی یا دڵنیا بوون تۆزێ دڵنیا نەبوون لە نێوان جۆری ترشی ناوکی یاخود جۆری خانەخۆیی بەڵام دوجار جۆری ترشی ناوکیتان هەڵبژارد. باش ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە.
زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و ئەم دەخاڵەتان بەدەست هێناوکۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چی کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ هونەر. هونەر. تەنها بی ماوە کەواتە هونەر بی. لە هونەری میوزیکدا ئاڵتۆ چ جۆرە دەنگێکە؟ ئەی دەنگی گڕی پیاوان، بی دەنگی گڕی ژنان، سی دەنگی تیژی ژنان، دی دەنگی تیژی پیاوان. سی چرکەتان هەیە؟ ئۆپێرا سوبحانی لەوانەیە بکتێبی لەگەڵ ئۆپێرا. ئۆپێرا لەوان معلوماتتان هەیە؟ ئەم معلومات نییە بەس لەوانەیە دەنگی کڕی ژنان بی بە 150 چونکە پەیوەندی هەیە بە ئۆپێراوە. ئانی پەیوەندی هەیە بە ئۆپێرا. منش بەڕای پەیوەندی هەیە بە ئۆپێراوە، بەڵام لە ئۆپێرا دەنگیان تیژ دەکەنەوە. تا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ. بەڕای من سی. وەڵام؟ بەڕای من سی. معلوماتیشم بی دەنگی گڕی ژنان. زانکۆی هەولێری پزیشکی دیسان ئەوە من بە هەموو زانکۆی گەڵێم ڕیسک مەکەن زوو وەڵامەکە بنەوە پێشەوەی چرکەکان تەواو بێ. بۆچی دەنگی گڕی ژنان و ئەزانن ئاڵتۆیە؟ ئێوە جۆری دەنگەکان چەند جۆر هەیە زانن؟ ئاڵتۆ، سۆپرانۆ، باس، بیستوتانە؟ ئەی چۆن ئاڵتۆتان؟ دەنگەکان پەیوەندی بە مادەم دەنگە دەبی پەیوەندی بە ئۆپێراوە هەبی؟ ئێ هەموو لە ئۆپێرا دەنگەکان هەر بەکاردێ. ئاڵتۆش بەعام هەستم کرد دەنگی گڕی ژنان چونکە گرنگە ئەو لە ئۆپێرا گرنگە. سۆپرانۆ، ئاڵتۆ، تینۆر، ئاڵتۆش زۆر ئەگەر باس کەلانێ برێ جا تۆ وازانی وا قیاس دەکرێ؟ هەلۆی چین معلوماتمان نەبوو لەسەر. لۆجیکیانە بیرەکەیتەوە. لۆجیکیانە بوو. باشە بزانین دوومان نەزانین ئاڵتۆ دەنگی گڕی ژنانە؟ وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵی ترتان بەدەستێناو کۆی خاڵەکان 80 خاڵ. زانکۆی ئەمریکی هیچ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. بیرکاری تەنها ئەی ماوە. دەبێ نرخی ئێن چەند بێت بۆ ئەوەی ڕەگی سێجایی ئەی جاران ئەی توان چوار لەسەر ئێن یەکسانە بە ئەی. ئەی دوو، بی سێ، سی چوار، دی پێنج. سی چرکەتان هەیە؟ ئەیەکان هەموو لە ژێر ڕەگەن زوو وەڵامێکم بنێ؟ کاتان خەریکە نامێنێ زوو وەڵام. سێ، بی سێ. ئارا ئەتوانین بیگۆڕین؟ دوو لەی کاتان نەمال ناتوان بیگۆڕن. ئارا ئێستا ئەڵێن ئێوە ئەڵێن چی وەڵام ڕاستەکەیە؟ نازانم دەبینی بی و خۆی بێت یەک بەسەر سێ بکات. ئێستا کاتان هەیە توانن ها؟ کاتان زۆر دوورە توان ساق بکەن. ئەبێ یەک بەسەر سێ بکات. باشە. پێنجە. چۆن بۆ شیکارەکە ڕۆیشتون؟ خۆی ئەبێت چی بکەین؟ ئەیەکە یەکەم جار دوو ئەی توانی دوو بەسەر سەیە پاشانەیەکەی کە چوار بەسەر ئێنە کەواتە چوار بەسەر ئێنەکە بێ یەک بەسەر سێ بکات. بۆ کە کەڕەت یەکەی توانەکان کۆکرێتەوە کە کۆکرایەوە بێتە یەک.
باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە سێ وەڵامێکی هەڵەیە وەڵامە ڕاستەکە دوو زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی ئەی ئیشەکەی خۆتان تەندروستی ئەی ئەو گرێی تومۆر کە بەناو لەشدا بڵاو دەبێتەوە و لە هەر شوێنێک بێت ئەندامەکە تێک دەدات چ جۆرە گرەیەکە ئەی کارسینۆجێنیک بی benign tumor C malignant tumor D invading C چرکەتانەیە بڵاو دەبێتەوە نەک ئەندامێک یعنی invading ئەو بەناو بس لەشدا يك دقة كاك محمد مالجنان تيومر اولريدي مالجنان بس آية او تيومر مالجنان كارسينوجينيك يعني لا كارسينوجينيك كيميكال باثولوجي مالجنان الله بناو لەشدا بڵاو دەبێتەوە بيودي اكيد يعني invading دە چرکەتان ماوە وەڵامێکم بەنێ سي عفوا سي مالجنان تيومر C malignant tumor اینجا دکتۆرەکان بۆمان شی بکەنەوە بزانین چی ئەم شتە خۆ یەکەم کارسینۆجێنیک ینی مادەیەک کە تووشی سەرەتان کە نەک سەرەتانکە خۆی بیناین تیمەرەوەیە کە لێک شوێنەمێنێتەوە و دەوری درا و ئەوە ناکات تەشەنە ناکات تەشەنە ناکات مالیگەن ئەوەیە کە تەشە ناکات و بە هەموو لەشدا بڵاو بێتەوە ئینڤیدینگ بەس لێک شوێن تەشەنەکەی لێک شوێن ئەنی لەو ئەندامەی کە با بڵین ناچێتە سەر ئەندامێک ناچێتە شوێن باشە کامیان لە هەمویان خراپترە وەڵاهی مالگنانتەکە خراپە بەس يعني هر مالجنانتكا انفيدينغشا انفيدينغش دكا بلام انفيدينغ كم بستي يعني خوجي يعني لدوروبري خوي بلام اويتر يعني الرابو شن بخمن بنا خمن عند الرابو شن كاين يعني اوريدي مروف دوتار اشتكي كارسينوجينيك دبه كتوش اشتكي كارسينوجينيك بو تيومرك للشي دروز دبت نوات جريك اگر او تيومر بيناين بو بخوما بيدلين خاوين حميده او هيك شيء نابه بس اگر بي مالجنانت بيتن او كاتب بيدلين خبيثه بيسا او كاتي انفيدينغش دكات داب داگیرکردنەکە ژەکە باشە هێلین ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 90 خاڵ زانکۆی ئەمریکی لەو کاتەگۆریانەی کە ماوەن مێژوو وەرزش تەندروستی چی هەڵەبژێرن وەرزش ئەی یاخودبی ئەی ئەو وەرزشە کامەیە کە وەرزشوانان بەهۆی پەتێکەوە کە بە زۆری لە قاچیان دەبەسترێت لە بەرزی خۆیان هەڵدەدەنە خوارەوە و بەهۆی پەتەکە بەرز دەبنەوە ئەی سکای دایڤینگ بی بانجی سی پارکور دی فریفۆڵ سی چرکەتانەیە وەڵامەکە بیە بانجی بی بانجی باوان چۆن وا دڵنیا بوون بانجی جامپینگە زۆر خۆشیشە ئەی بۆچی فریفۆڵ نەبێ مەسەڵەن چونکە بە پەتەوە ئەی ئەوەی کە فریفۆڵەکە چیەکە ئەمرێ کوێتە خوارە پەڕۆشتەکانیان پێ ئەوە پێڵەن فریفۆڵ ئەی سکای دایڤینگ سکای دایڤینگ ئەوەی پەڕۆشتیان پێ بەس فریفۆڵ ئەوەیە کە جلەکانیان خۆی هینی پێوەیە شتێکی وەکو شتێکی پێوەیە وەکو باڵە بەڵێ وەکو باڵە وەبزان وایان زۆر خەتەرەوەی کە کامتان حەزەکەن یەکێ لەو یاریانە بکە هەمومان ئەی ئەوێرن بەدڵنیایەوە
من هەرێکی یام بکەم زیڕاکەم باشە بی بانجی بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. هەولێری پزیشکی چی کاتەگۆریەک هەڵە بژێرن مێژوو تەندروستی تەندروستی بی تەنها بی ماوەکەواتە بی لەلایەنی بۆ ماوەییەوە بە چ جۆرە پیاوێک دەگوترێت سوپەرمان؟ ئەی دەنگێکی نڕی هەبێت یاخود نەڕ بی لەشی گەورە بێت سی دوو کرۆمۆسۆمی وای هەبێت دی دوو کرۆمۆسۆمی ئەکسی هەبێت سی چکەتان هەیە؟ ئەگە باسی بۆ ماوەی لەگەڵ کۆمەسۆمەت بۆ ماوەی بیوێ لەش گەورەی داون سیندرۆمیش لەشان گەورەیە سی دوو کرۆمۆسۆمی وای هەبێت باشە ینی ئەگەر یەکێ دەنگێکی نەڕی هەبێت نابێت بە سوپەرمان ئەوە لە ڕووی بۆ ماوەیەوە نیە داروی ئافرەت لە ڕووی عەشایریان لە ڕووی عەشایریەوە سوپەرمان لەشی گەورەش بخۆی لە بایۆلۆجیا دوو نوعمان هەیە یەکێکیان پەیوەندی هەیە بۆ ماوەی یەکێک تریشان پەیوەندی هەیە یعنی پەیوەندی هەیە بە DNA و ئەوکەی تریشان پەیوەندی هەیە بە جەسەدی و یعنی فیزیکلی ئەوانە ئەوەی کە بۆ ماوەی بێ زیاتر DNA بۆیە فیزیکڵەکان زۆر نییە کرۆمۆسۆمەکانیش حەقی هەیە بەسەر بۆ ماوەی بە DNA باش ئەگەر پیاوێک دوو کرۆمۆسۆمی ئەکسی هەبێت چی لێ دێ؟ یعنی کرۆمۆسۆمەکانی بی ئافرەتە و دەستەکەشی ئەی ئەگەر ئافرەتێک دوو کرۆمۆسۆمی وای هەبێت ئافرەت نییە هەر ئەوەی دوو کرۆمۆسۆمی ئەکسەکەش هەر پیاوە دوو کرۆمۆسۆمی ئەکس وایە هەر پیاوە پێڵەن کلاین یعنی ئافرەت نییە کرۆمۆسۆمی وای هەبێت ئافرەتێ سێ ئەکس کرۆمۆسۆمی هەیە یان ئەکس کرۆمۆسۆمی هەیە ئەوەی کە سێ ئەکس کرۆمۆسۆمی هەبێت زۆر ژنانە بێت ئەبێ بە سوپەرومەن باشە ئێستا بزانین جوانی شەبن سی بزانی سی وەڵامێکی ڕاستە هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 100 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی مێژوو ماوە وەرزش ماوە وەرزش لە وەرزشیش تەنها بی ماوە کەواتە بی لە وەرزشی پۆلۆدا وەرزشوانانی پیشەگەر بۆیان هەیە بە چەند لێدان تۆپەکە بگێنە ئەو سەری گۆڕەپانەکە ئەی دوو لێدان بی سێ لێدان سی چوار لێدان دی پێنج لێدان سی چرکەدانێ I have no information. Three? Let's go three? Totally a year. Three sounds reasonable. Three? What about five? No, five is too much. Zora. You never know, huh? دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ بی سێ جار We keep choosing B all the time. I think it's going to be wrong. ئارە پۆڵۆ وەرزشی پۆڵۆ دەناسن بەڵێ کامەیە ئەمەی لە سەر ئەسپەکە یاری بە تۆپەکەکە
ئەسپەکە و دارەکە و تۆپەکە باشە پەناڵتێکە ئەزان چۆنە قەت سەیرم نەکردووە قەت تەماشادا نەکردووە بۆ وەرزشی خۆش نییە لاتانیا چی نازانم قەت سەیرمان نەکردووە لە چ وڵاتێک زیاترە و یاریاکرێ نازانن بەریتانیا باشە بزانین سێ جار وەڵامێکی ڕاستە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست دوو جار زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی نەتانتوانی ئەم دەقاڵەش بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی تەنها مێژوو ماوە کەواتە لە مێژووش تەنها بیماوە ئەمە کۆتا دەخاڵە ئەو خاتونە کووردە کە برازای سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بوو لە ساڵی 1293 زاینی خوێندنگەی قوتبیەی لەسەر ئەرکی خۆی دامەزراند ناوی چی بوو؟ ئەی سارا خاتون بی مؤنیسا خاتون سی مە خاتون دی قەمەر الملوک خاتون ناوەکی عەرەبیە مؤنیسا ما فارسی یان ما یان سارا لەو دوێ سەلاحەدین ناوێکی عەرەبی بابی نای عەرەبی دەزانم بەس ساراش بەناوبانگ بووە پارس نەبووینە ئەوانە سوڵتان بووینە سەر دەبووینە ناوەکەی کتەکەشیان قەمەر الملوک دەچرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ قەمەر الملک دی قەمەر الملک قەمەر الملوک قەمەر الملوک باشە بۆ قەمەر الملوک خاتونتان هەڵبژات چونکە سەلاحەدین ئەیوبی خۆی ناوەکەی عەرەبیە و ئۆرەدی سوڵتان بووە واتە کار بەدەست بۆ کوسەرکردە و شتی لە دەست ئەی مؤنیسا عەرەبی نییە بابەس فکرمان لەوەی توکە قەمەر الملوک ناوەکەیان لەسەر ئەوە نابێکە وەکو شازادە بێتن لە قەمەر الملوک ناوەکی زۆر زیاترن ئەگەر هەو نەبی نازەم لۆ لێر دەنرێ ناوێکی بریقەدارە هەر لە ناوەکەی قەمەر الملوک واتە مانگی مەسەلەن ما خاتونش خوشکی سەرکردەیە کە بەس زۆر تاکید نەبوو لەوەی کە هی سەلاحەدین ئەیوبیانێکی ترە چونکە ما خاتون شتیە مێژوو باشە بزانین قەمەر الملوک خاتون وەڵامێکی ڕاستە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست مؤنیسا خاتون نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن خۆشەویستان وەک بینیتان ئەم بەشەی بەرنامەکە کۆتایی هات کۆتا قۆناغ ماوە هەڕوو بەڕووبنەوەی تاکەسی پێم خۆش ئێستا خاڵەکانی هەردوو زانکۆتان پێ بڵێم زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی 60 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ بەڵام بەرنامەکە هەرماوە قۆناغێک هەرماوە 60 خاڵی تر ماوە خۆتان ئامادەکەن بۆ قۆناغی ڕووبەڕووبنەوەی تاکەسی دەینەوە لاتان پرسیاری یەکەمی بریکاری کاڵمان بژارد ڕاست بوو وەڵامەکەی پرسیاری دووەمیش پرسیارەکە زۆر ڕوون نەبوو بۆیە غەڵەتێکمان کە ڕێگەی سێزایەکان نەمزانی هەردوو ئەیەکان لە ژێری نیان بەس یەکدا نەبوو لەبەرەوە فیزیامان هەڵبژار چکە من خۆم بە تایبەتی ئەو شتم خوێندووە لەرینەوە تا ڤایبریشن بە ئینگلیزی کە ئەو چەمکەم پێشتر بیستۆ و دڵنیا بووم کە ئەو لە ئەدەبیاتە باش بووین من باشم لە ئەدەبیاتە بەڵام بۆ باتینیەکان زۆر زۆر باشم تیاکەمانزی ژوورو و ئەحمەدی خانی و مەلای سیریش شازی نووسیان نزیکە لێکەوە لەبێ نەوزانە لەم تەرجیم من دوو جار تەکنۆلۆژیام هەڵبژارد پرسیاری یەکەمان بەڕاستی وەڵام دایەوە هەرچەند تۆزێک گومانم هەبوو بەڵام وەڵامەکە ڕاست بوو
پرسیاری دووەمیان شارەزای شێوتۆم نەبوو لە بوای نێتۆرکینگە لەبەرەوە تەنها پرۆتۆکۆڵم ناسیەوە هەڵمژات هەردوو پرسیارەکەی جوگرافیا ئێمە هەڵمامژارد جوگرافیا ینی بەعام ڕسمێکم لە پێش چاوە برادرانیش باشن پرسیاری یەکەمیان ئەوە بوو کە دەیگوت کوردستانی گەورە لە باکووریەوە کوێ هەیە ئیتر 100% لە تورکیا و لە ئەرمینیا تەئکید بووین بۆیە دەبواە ئازەربایجانیش بێ بۆیە هەرسێکیان بوویانی پرسیارەکە دی بوو وەڵامە ڕاستەکە لە پرسیارێکم فیزیامان هەڵبژار چونکە ئێمە زۆر بەمان باگراوندێکی باشمان هەیە لە بواری فیزیا ئەوەش یەکەم پرسیارکە بۆمان هاتەوە لەسەر دووری نێوان مانگ و زەوی بوو لەوە دەگەر دووریەکە بێتە نێوەندا هێزی کەشکردنەکە دەوێتن لە یاسای نیوتندا باسی لەوە دەکرێت کە لەسەر هێزی کەشکردنە ئەگەر دوورەکە بێتە نیوەندا هێزەکە دەبێت چوارەوەندا وەکو مێژوو کۆتا کاتیگۆری بوو واتە بە ناچاری هەڵمامژارد خۆم بۆ مێژی کوردستان ئامادە کرده بوو بەڵام سەراحەتەن لەسەر ئەو بابەتە نەمخوێندبووە لەبەرچیش یعنی هەر چارمان نەمان دەزانی بەس بۆچی قەمەڕ ملوکمان بە کۆی دەنگڵ بژارد چونکە ملوک هە لە دەسەڵات و ملک و شتووە هاتۆتمان سەلاحەدینەوی بش خۆی دەسەڵاتدار بووە و ناوەکەش عەرەبیە ئێمە بەشی هونەرمان هەڵبژارد لە بەشی هونەردا سوال یەکەم دەیگوت تریۆلێت چیە تریۆلێ خۆی بەناوی تریۆواتە سێ بۆی خۆشم حەزم لە میوزیکوانێ بۆیە زانیم کە سێ نۆتەیە بە دوو نۆتە خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی وەک دەزانن لە هەر زانکۆیەک دوو کەس دێتە لای من بۆ هەردوو کەس سێ پرسیار هەیە هەر پرسیارەی پێشخاڵی لەسرە هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردووە ئێستا پێم خۆشە بزانین زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی گۆڕانکاریەکانی چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی ئارە ئازاد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ جوتیار جەمال جوتیار جەمال تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو هەروەها بەرزی هەڵبوت پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ژالین ئیبراهیم ژالین ئیبراهیم تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانیک ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیاری بایۆمێدیکڵ جوتیار ژالین هەردووتان بەخێربێن بۆ پێشبڕکێکە بە هەمان شێوە زانکۆی هەولێری پزیشکیش گۆڕانکاری کردووە بزانین گۆڕانکاریەکەی ئەم زانکۆیە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی هەولێری پزیشکی هێلین فەرهاد پێشبڕکێکە بەجێ دێڵێ بۆ ڕەهێڵ هیوە ڕەهێڵ هیوە تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشکێکی سەرکەوتوو ڕەهێڵ بەخێربێی بۆ پێشبڕکێکە پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە هی هەردوو زانکۆ زانکۆی ئەمریکی سلێمانی عێراق 60 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ ئێستا ئەمەوێ دوو بەشداربوو بێنە لای من لە زانکۆی ئەمریکی جوتیار چاپڵێ بۆ جوتیار جوتیار بەخێربێی لە هەولێری پزیشکی محەممەد جوتیار محەممەد هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی پێشخاڵی لەسەرە با پرسیارەکە بخوێنمەوە پرسیارەکە هەمووی تەواو بێ اینجا دەست بنێن بە بۆتۆن گەر پێش ئەوەی کە پرسیارەکە تەواو بێت دەستان نا بە بۆتۆن من پرسیارەکە تەواو ناکەم ئەبێ وەڵام بیتەوە ئەگەر نەتزانی دەچێتە لای تیمی بەرامبەر هەموو پرسیارێکی بۆ دەخوێنینەوە ئەو کاتە وەڵامەداتەوە لەبەرەوە چاوەڕێکن تا پرسیارەکە هەمووی دەخوێنمەوە اینجا خێراکەن لە دەست نان بە بۆتۆنەکە ئامادەن؟ سێ پرسیار هەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم دەڵێت گەردیلەی هایدرۆجین چەند ئایزۆتۆپی هەیە؟ زانکۆی پزیشکی هەولێر سێ ئایزۆتۆپ سێ ئایزۆتۆپ زۆر ڕاستە دووهەم پرسیار پەرستگای پیرۆزی ئاینی ئێزیدیەکان چ شوێنێکە؟ پزیشکی هەولێر لالش لالش زۆر ڕاستە
سێم و کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ قەڵای دمدم لە کام بەشی کوردستانە کوردستانی باکوور کوردستانی باکوور زانکۆی ئەمریکی جوتیار کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژهەڵات زۆر ڕاستە زۆر سپاسانەکەین ئەتوانم بچنەوە شوێنی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی ئاویەر بەخێراتی لە زانکۆی هەولێری پزیشکی سوبحانی هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیاریش هەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم چ جۆرە تیشکێکی ئێکس پێ دەگوترێت تیشکی ئێکسی ڕق چ جۆرە تیشکێکی ئێکس پێی دەگوترێت تیشکی ئێکسی ڕق ئەتوانین ڕوونکردنەوەی زیاتر بێ ناتوانم وەڵامەکە کەستان نەتانزانی وەڵامی ڕاست وزەکەی گەورەتر بێت لە 10 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵت پێی دەگوترێت جۆری تیشکی ئێکسی ڕق دووەم پرسیار بۆ ئێوە ئاکۆرد لە ژەنینی میوزیکدا چییە؟ ئاکۆرد لە ژەنینی میوزیکدا چییە؟ کاتا خەریکە نامێنێ ئاکۆرد زانکۆی ئەمریکی بە گروپ میوزیک بژەنن بە گروپ میوزیک بژەنن ئەڵێ سوبحانی ئەزانی تۆ لێک کات میوزیک بژەندرێت لێک کات میوزیک بژەندرێت هەڵێ چەند دەنگێک بەیەکەوە پێوترێ ئەکۆرد سێەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە بلوتوث لەلایەن کام کۆمپانیای دروستکەری مۆبایلەوە داهێنراوە کۆمپانیای لەلایەن کام کۆمپانیای کام کۆمپانیا دانراوە کۆمپانیای بلوتوث کۆمپانیای بلوتوث هەڵێ مایکرۆسۆفت وەڵامە ڕاستەکە ئێرێکسۆن زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنی خۆتان دوو بەشدار بووی تر لە زانکۆی ئەمریکی ژالین لە زانکۆی هەولێری پزیشکی ڕەهێڵ ژالین ڕەهێڵ خۆتان ئامادەکەن هەردووکتان بەخێر بێن و سێ پرسیاریش هەیە بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ پاڵەوانی داستانی قەڵای دمدم کێیە؟ زانکۆی پزیشکی هەولێر ڕەهێڵ 12 سوارەی مەریوان 12 سوارەی مەریوان هەڵێ ژالین فەرهاد هەڵێ وەڵامی ڕاست میری لە بزێڕین دووەم پرسیار تەنۆلکەی ئەلفا ناوکی چ توخمێکە؟ هەولێری پزیشکی ڕەهێڵ هارگۆن بەڵێ هەڵێ هایدرۆجین هەڵێ ناوکی هیلیۆم وەڵامە ڕاستەکەیە کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن ئەم پێنج خاڵە لە دەست خۆتان مەدەن DNA کە کۆدی بۆ ماوەی لەسەر تۆمار کراوە کورتکراوەی چییە؟ ڕەهێڵ دۆیت DNA دیۆکسی ڕایبۆنیوکلیک ئەسید دیۆکسی ڕایبۆ تەواوە زۆر سپاسی ئێوەش دەکەین ئەتوان بچنەوە شوێنەکەی خۆتان
کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی ئەمریکی باوان زانکۆی هەولێری پزیشکی گەیلان باوان و گەیلان هەردووتان بەخێر بێن سێ پرسیاری ژێوێ بە هەمان شێوە پرسیارێکم دەڵێ لە وەرزشی پۆلۆدا ماوەی کاتی نێوان دوو چووکە چەند خولەکە چەند دەخولەک هەڵێ گەیلان پێنج خولەک دیسان هەڵەیە کەمترە لە هەردووکیان 4 خولەک وەڵامە ڕاستەکەیە دووەم پرسیار چوارەم دۆخی ماددە چ دۆخێکە زانکۆی ئەمریکی پلازما زۆر ڕاستە و 5 خاڵت بەدەست هێنا کۆتا پرسیار بۆ ئێوە مانگی گەلاوێژ مانگی چەندەمی وەرزی هاوینە باوان یەکەم مانگی یەکەمی وەرزی هاوین هەڵەیە گەیلان تۆ زانی دوو مانگی دووی وەرزی هاوین زۆر ڕاستە مانگی هەشت زۆر سوپاسانەکەین چنەوە شوێنی خۆتان بەڕێزان خۆشەویستان بەم جۆرە پێشبڕکێی ئەم جارەمان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی وە زانکۆی هەولێری پزیشکی کۆی خاڵەکان زانکۆی ئەمریکی عێراق-سلێمانی 7 خاڵ بەداخەوە زانکۆی ئەمریکی بەجێمان دێڵێ بەڵام ئەتوانن لە ساڵی داهاتوو بێنەوە بەشدار بن هەوڵبەن خاڵی زۆرتر و کێبڕکەی زۆرتر بکەن ئەو زانکۆی دەمێنێتەوە دەچێتە قۆناغێکی تر زانکۆی هەولێری پزیشکیە و کۆی خاڵەکانیان 120 خاڵ بەڕێزان و خۆشەویستان بەرنامەی ترمان ماوە پێشبڕکەی تر ماوە هەتا بەرنمەیەک و پێشبڕکێکی تر هەر لە شادیاب لەگەڵی سەر نەکەوتین لەم لێڤڵایە بەڵام تەجربەیەکی خۆش بوو و زۆر زانیاری تازە فێربووین و شانازی باوەڕەکان ماوەکەم هەرچەندە لەم خولەیە سەرکەوتوو نەبووین بەڵام بەڕای من بەرنمەکە زیاتر کێشی لەسەر لەبەرکردنا بۆیان ئەمجارەکەتە کە هاتینەوە بۆ بەرنمەکە بە شێکی باشتر خۆیان ئامادەکەین بە دڵنیایەوە بۆ سەرکەوتون هاتبووین بەڵام بەداخەوە بەخت یاوەرمان نەبوو ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو بردنەوەم سۆگەر دەکەین بەداخەوە کە ئێمە وەکو زانکۆی ئەمریکی سەرکەوتوو نەبووین بەڵام شانازی بە خۆم و هاوڕەکانمەوەگەن چکە خۆمان زۆر باش ئامادەکردو و بە هیوام ساڵی داهاتوو زانکۆی ئەمریکی بتوانە سەرکەوتن بەدەستبێنن ئەستەکەم ئەوەنە خۆمان ئامادە نەکرده بوو لەگەڵ ستایلی پرۆگرامەکە خۆمان ڕێک نەخستە بوو بۆیش نەمانتوانی براوە بین لە بەرنامە تۆزێک ناخۆشە چکە بە سەرکەوتو نەبووین بەڵام شانەزەیەکی زۆر بخۆم و هاوڕەکانمەوەکەم و ئەکسپرینسێکی زۆر خۆش بوو بەلامانەوە خەڵکی زیاترمان ناسی و بەزانیارێکی باشیشمان کۆ کردەوە ئەستێرەکانی ئێمە لەم خولەدا هەوڵێکی زۆریاندا و کارێکی باشیان کرد بەڵام تیمی بەرامبەریش بەڕاستی بتوانن پیرۆزباییان لەکەین وەکو زانکۆی ئەمریکی وەکو زانکۆی خۆشمان ساڵی داهاتوو دێنەوە بە کۆمەڵی ئەستێرەی تر و بە هەوڵێکی جیاوازتر لەسرا سەرکەوتن لە هەر بوارێکی ژیان لە شتێکی بچوک بەیان گەورە هەر خۆشە بە دڵنیایەوە ئێمە کە سەرکەوتنمان بەدەستێنە زۆر شتێکی خۆشمانەیە بەڵام ئەگە بری ئەنجامێکی چاوەڕوان نەکراو بوو نەخێر ئێمە بۆ سەرکەوتن هاتوینە و چاوەڕوان کرایش بوو لەمان کە سەرکەوین خۆشحاڵم کە بردمانەوە لەو ستێپە و لە ستێپی داهاتوشدا ئینشاڵڵا سەرکەوتن بەدەست دێنین تا فاینەڵ ڕاناوەستین چەند کەسێک لەو قوتابیانی کە لە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی بەشدار بوون هاوڕێی نزیکی خۆ من وڕاستی من زۆر ڕێزیان دەگرم و ئاستیشیان بەڕاستی بەرزە زۆر بەتوانانە پێش وەختە من لەگەڵ برادران باسییان کرد و وتمە بێ زۆر باش خۆمان ئامادە بکەین ئەو باش خۆمان ئامادە کرد ڕاستیەوانیش زۆر زیرەک بوون بەڵام خۆشبەختانە توانیمان ببینەوە پێش بەرنامەکە هەستم بە ترسێک دەکرد چونکە بڵین کۆلێژی بەرامبەرمان زانکۆی ئەمریکی سلێمانی بوو لە عێراق ئەوانیش زانکۆیکی بێز بەتەوە نەبوون بەڕاستی یان دەشمان ناسیین بڵین بەڵام خۆشبەختانە توانیمان زاڵ بین و هیواداریشم یاریداد و شەر بەبراوەی بڕۆینە دەر کۆتا هەستم خۆش بوو چکە دایمە بردنەوە خۆشبەختانەیە بە هیوای ئەوەی کە بچینە فاینەڵ و سەرکەوتن بەدەستبێنین بۆ زانکۆکەمان دووبارە توانیمان سەرکەوتن بەدەستبێنێن ناوی زانکۆکەمان زانکۆی هەولێری پزیشکی بەرزکەینەوە لە نێوان زانکۆکانی کوردستان ئیتر بەرەو فاینەڵ ئینشاڵڵا
بەخێربێن بۆ ئەستێرەکانی زانکۆ لە قۆناغی نیوەی کۆتا و گروپی ئەی دوو زانکۆ بەشدارن ئەوانیش زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک هەروەها زانکۆی بەیان گردەکانی بانی مەقان سەر بە شارۆچکەیەکی کوردستانە یەکەمین شاری کوردستان کە مەلا موستەفای بارزانی لە ساڵی 1950 دوای گەڕانەوەی لە یەکێتی سۆڤێت سەردانی کرد کام شار بوو باشکی لە مابینی دۆڤەر و ئۆرسای بەس دۆڤەرمان هەڵبژێت پەرزگای ئاگریز بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ ئاینی زەردەشتی ئاینی زەردەشتیش بە زوری لە ڕۆژهەڵات بوو خۆشەویستان ئەم پێشبڕکێیە لە نێوان زانکۆی بەیان و زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک بەم شێوەیە کۆتایی هات